خۆشەویستانی بینەری بەرنامەی دیدار سڵاوسان لێبێت لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی تر لەم بەرنمەیە. میوانی ئەمڕۆمان بەڕێز دانا عسکەر، نووسەر، ڕەخنەگر و شاعرە و وتوێژێکمان دەبێت سەبارەت بە دۆخی ڕۆشنبیری لە کەرکووک و ئەدەبیاتی کوردی بەتایبەت لەباری ڕەخنە و هەڵسەنگاندنەوە. چەند پرسیارێک ئاراستەیە بەڕێزیان دەکەین. بەڵێ کاکدانەمان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵا کاکدانە سڵاو لەبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ، هیواداری بتوانین بەرنمەیەک پێشکەش بکەین لە ئاستی ئەوەی کە بینەران و گوێگران بتوانن سوود لە بەرنمەکەمان ببین. بەڵێ کاکدانە پێم خۆشە پرسیاری یەکەمم وا دەست پێ بکەم کە خۆتان وەک ئەدیب و نووسەرێکی دیاری شاری کەرکووک بارودۆخی ڕۆشنبیری بەگشتی لەو شارە چۆن دەبینن؟ بەڵێ دیارە بە بەراورد لەگەڵ ساڵی هەفتا ئەتوانین بڵین تا کۆتایی هەشتاکان لەو ئاستەیە نییە کە ئەو قۆناغا ئەدەبی کوردی چ بەرهەمگەلێکی گرنگی پێشکەش بە دنیای ئەدەب و فەرهەنگی کوردی کرد. بەو پێی کەرکووک یەکێک لە پێشکەوتوترین شارەکانی هەرێمی کوردستان بوو لە چاو شارەکانی تر لە ڕووی ئابووری و لە ڕووی فەرهەنگیەوە. بەو پێی 4 تەلەڤیزیۆن هەبوو لەسەر ئاستی عێراق، لە بەغا، لە بەسرا، لە مووسڵ، لە کەرکووک و وێڕای ئەوەش کۆمپانیای نەوتی کەرکووک یەکێک بوو لەو کۆمپانیا لەو وێزگە گرنگانی کە ژیانی ئابووری و ژیانی فەرهەنگی خەڵکی کەرکووک و ناوچەکەی بژاندبووەوە. بۆیە هەموو هونەرمەندانی یا ڕۆشنبیرانی هەموو شارەکانی تری کوردستان ڕویان دەکردە شاری کەرکووک. بۆ پێی تەلەڤیزیۆنی کەرکووک لەوێ بەشێکی زۆری بۆ خزمەتی هونەر و ڕۆشنبیری کوردی بوو. جگەلەوەش شەقامی جمهوری یەکێک لە شەقامەت دیارەکانی شاری کەرکووک کە وێزگەیەکی گرنگی بواری سیاسی و ڕۆشنبیری شارەکە بوو. لەو شەقامەیە کتێبخانەی ئاسۆ هەبوو، کتێبخانەی شەعب هەبوو، کتێبخانەی هەندرێن هەبوو، ئەتوانی بڵین چاخانەی یا قاوەخانەی منەوەرە هەبوو. بەدەیان چەندین سینەما لەو شەقامە لە دەوروبەری ئەو شەقامە هەبوو و وێزگەیەکی تری گرنگی ئەو شوێنە بەشێک لەو دوکانانە بوون. لەوانە بوو دوکانی وێنەگری کاک ڕەمەزان زامدار کە ئێستاش ماوە تەمەن درێژ بێ. جا یەکێکی خاڵێکی تر یان وێزگەیەکی تر کە ئەم لە سەرەتا ئاماژەمان پێدا کتێبخانەی ئاسۆیە. کتێبخانەی ئاسۆ لە سەرتاسەری کوردستان لە باشووری کوردستان یەکێک لەو کتێبخانانەیە کە خزمەتێکی زۆری بواری ئەدەبی و فەرهەنگی و هونەری کوردی کردووە و خاوەنەکەی کاک جەبار ئاسۆیە ئێستاش ماوە تەمەن درێژ بێت و لە ساغ بێ لە ئەوروپاژی پیاوێکی بەوەفا و پیاوێکی دڵسۆز بۆ بواری ڕۆشنبیری کوردی. خاوەنی کتێبخانەی ئاسۆ بوو، بەڵام داخەکەم ئیتر لە کۆتایی لە ناوڕاست و کۆتایی هەشتاکان بەعز هەستی کرد بەوەی کە کتێبخانەی ئاسۆ ڕۆڵێکی کاریگەری هەیە لە پێشکەوتنی کۆمەڵ لە پێشکەوتنی بواری فەرهەنگی. کتێبخانەکەی داخستووە کاک جەباری ئەتوانین لە کەرکووک دەربەدەر کرد. ئەمە قۆناغی هەفتاکان بەو پێی هەلومەرجی ڕۆشنبیری بڕێک ڕەخساو بوو، بەڵام لە دوای ئەمە ئەتوانین بڵین لە 2023 گڕوتینێکی کە هاتەوە مەیدان ئەدەبی کوردی و ڕۆشنبیری کەرکووک بە چەند قۆناغگەلێکی جیاوازە ڕۆی. ئەتوانین بڵین ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر دوای 16 ئۆکتۆبەر جۆرێک لە لاوازی بەخۆیەوە بینی، بەڵام خۆشبەختانە دەکرێت بڵین دەتوانین بڵین 2 ساڵێک ئەبێ 3 ساڵێک ئەبێ دۆخی ڕۆشنبیری کەرکووک بە ئاستێکی زۆر باش گەشەی کردووە و چەندین کتێبخانە و دەستگای ڕۆشنبیری هەیە. لەوانە کتێبخانەی دیالۆگ، کتێبخانەی کارێز، ساڵۆنی شەقامی جمهوری و چەند ناوەندێکی تر ئەگەر بمبورن ئەو ناوەندانەی کە ناوەکانیانم بیر نییە، بەڵام کتێبخانەی کوردی زۆرتر هەیە، کتێبخانەی مامۆستا بەکر هەیە، کتێبخانەی حەمدی هەیە و چەندین شوێنی تر دەستگای علم هەیە و ناوەندی ڕۆشنبیری سنتەری ڕۆشنبیری کەرکووک یەکێکە لە سنتەرە گرنگەکان. ئەوانە هەمووی کاریگەری زۆر باشیان هەیە لە بواری ڕۆشنبیری هونەریە. ئەوەی مای خۆشحاڵیە بۆ ئێمە لەم فترەیە هەر یەکە لە
ناوەندی ڕۆشنبیری هوەری دیالۆگ کتێبخانەی کارێز و ساڵۆنی شەقامی جمهوری بەردەوام هەفتانە کۆڕی ڕۆشنبیری هوەری خۆیان پێشکەش ئەکەن و خزمەتێکی باشی بواری ڕۆشنبیری و فەرهەنگیان کردووە وێ ڕای ئەوەش کەناڵی ئاسمانی کەرکووک وێزگەیەکی تری گرنگی فەرهەنگی و هوەریە لە شاری کەرکووک ئەویش بە هەمان شێوە خزمەتێکی زۆری و ئەو بوارە کردووە یەکێکە لەو کەناڵانی کە لە هەر لە سەردەمی لۆکاڵیەوە تاکو ئەگاتە ئەوەی کە ئێستا لەسەر لە کەناڵێکی ئاسمانیە خزمەتێکی بەرچاوی کردووە و ڕەنگە هەلومەرجی ئابووری ئەگەر بڕەخسێت بتوانێت ڕەنگە دەستگای ڕۆشنبیری ترش بکرێتەوە و ئێستاش خۆشبەختانە ماوەی چەند ڕۆژێکە خەریکین سەر لە نوێ لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کورد ئەبوژێننەوە و شوێنێکی تازەیان بۆ دەستنیشان کردووە و ئێستا خەریکن ئەبوژێتەوە لە ماوەی داهاتوە هەوڵ ئەدێن لەوێش کۆڕ و سمیناری هوەری و ڕۆشنبیری بەردەوام بێت بۆیە من دڵخۆشم بەوەی کە ئێستا لە کەرکووکە هەلومەرجی ئابووری و هەلومەرجی سیاسی وای کردووە دەستگای سەقافی ڕۆشنبیری بکەونە جوڵە و خزمەتێکی باش لە بوارەکانی ڕۆشنبیری هوەری بکەن. بڵێ ئێمەشی وای سەرکەوتنتان بۆ خوازیین. ئاستی چالاکی ئەدەبی ڕۆشنبیری لەو شارەدا چۆنە کاکدانا؟ کام بەشی کاری ئەدەبی هوەری چالاکەنی وە بەپێ چاوەڕوانی کلیان دەکرێت چالاک و هەڵسوڕاون؟ بەڵێ من لە سەرەتا ئاماژەم پێدا چەند ناوەندێک هەن لەو ناوەندانەی کە ئاماژەم پێدان یعنی تەنسیقێک هەیە توانین بڵین تەنسیقێک هەیە هەر یەک لەو ناوەندانە لە هەفتەیەکە مەسەلەن ڕۆژێکی داری کردووە لەو ڕۆژەیە کۆڕ ئەکرێ لە دەستگاکانی تر کۆڕ ناکرێت مەسەن بۆ نمونە لە ساڵۆنی شەقامی جمهوری ڕۆژی دووشەمان کۆڕ ئەکرێت لە کتێبخانەی کارێز ڕۆژی چوارشەمان ئەکرێت ئیتر هەر یەک لە لای خۆیەوە ئیتر لە شارەکانی تری کوردستانەوە لە کەرکووکەوە بە تایبەتی خزمەت کۆڕ و سمینار ئەجێڕێ ئیتر ئەوانەی کە بەرهەمی تازیان هەیە چاپیان کردووە دێن لەوێ خوێندنەوەی بۆ ئەکرێ یا کەسێک خوێندنەوەی بۆ ئەکاوە دابش ئەکرێ و هەندێک جار ئەفرۆشرێ ئیتر لە دەستگای ناوەندی دیالۆگش زۆر جار مێزگرد ئەکرێەوە گفتوگۆی سەقافی و ڕۆشنبیری و سیاسیش ئەکرێ بۆیە ئەوەی کە ئێستا ئێمەی زیاتر دڵخۆش کردو ئەو گفتوگۆ ئەو چالاکیانەیە کە بەشێکی زۆر لە خەڵکەکە ئەو خەڵکانی کە لە کەرکووکن و وێ ڕای ئەوەش کە خەڵکێکی زۆرمان هەیە لە سلێمانی لە هەولێر بەردەوام لە دەستگاکانی خۆیان لە شوێنەکان و سمینار و کۆڕی باش ئەکەن ئەمانش هەمووی کاریگەری ئیجابیان هەیە بۆ ئێمە دەتوانین لە ڕێ ئەو کۆڕانی ئەوانیشەوە ئیسفادە بە کەرکووک بگەینین هەندێک جار میوانداریان نەکەین بانجانەکەین لە کەرکووک کۆڕ سمیناریان بگەین. بڵێ زۆر سپاس کاکدانا ئێوە خۆتان بەردەوام خەریکی نووسین و چالاکی جۆرا و جۆری ئەدەبین وەک کتێبینیتان کردبێت ئاستی خوێنەوە و هۆگری بۆ کتێب لەو شارەدا لە چه ئاستێکدایە ئەگەر کەمە هۆکارەکە چییە؟ ئەتوانم بڵێم نەکار کەرکووک ڕەنگە بگرە لەسەر ئاستی هەموو کوردستان لە ڕاستیە خوێنەر کەم بووەتەوە بە تایبەتی دوو پاش کرانەوەی ئێمە بەڕووی دنیا و بە تایبەتی کرانەوەمان بەڕووی تەکنەلۆژیا کە ئێمە کرانەوەیشی کتوپڕ بوو بەڕووی تەکنەلۆژیا ئێمە نەمانتوانی وە سوود لە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی باش ببینین هەیە و نییە ئێمە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و چەند تۆڕێکمان بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە ئێمە ئەتوانین بابەتەکانمانیتیا بڵاو بکەینەوە ئەوی شوای لێ هاتووە بەڕاستی بەداخەوە خەڵک تااقەتی خوێندنەوەی بابەتی درێژی نەماوە و خوێندنەوەش دەستبردن بۆ کتێبش لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراقش بە شێوەیەکی بەرچاو لە کزی داوە ئێستا وەسائل زۆرە شت زۆرە خەڵک پەنای بۆ ئەبا لەوانە مەسائلی بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی ئەوەی کە فەیسبوک ئەبینی ئەم تۆڕ کۆمەڵایەتیانەی کە لە ئەوروپاوە گەیشتە لای ئێمە لە ئەوروپا بە قۆناغ گەیشتۆتە لایەوەن بەڵام ئێمە کتوپڕ کرانەوە یانی تۆ ئەبینی کۆمەلگایەکی داخرا و کۆمەلگایەک هەموو دەرگاکانی لێداخراوە لە پڕ ئەکرێتەوە بەڕووی دنیا ئیتر هەر یەک بە شێوازێک ئەچێتە ناو ئەو دنیاەوە ڕەنگە هەندێکمان تووشی جۆرێک لە نەخۆشی دەرونی بین تووشی حاڵەتی جۆرا و جۆر بین لەوەی کە نەتوانین مامەڵە لەگەڵ ئەم جۆرە تۆڕە کۆمەڵایەتیانە بکەین بۆیە دەبینی بە شێوەیەکی زۆر خراپ و زۆر مەترسیدار خوێنەر کەمی کردووە لەسەر ئاستی کوردستان و بگرە لە کەرکووکش بە هەمان شێوە بەڵام وێ ڕای ئەوە شێشە ئەمەلێکە هیوا هەیە بەوەی کە خوێنەر جاریشکە بگەڕێتەوە
دەست بۆ کتێب ببە و هەندێک جار ئێمە کاتێکە ئەبینین خەڵکانێکی زۆر قسە لەبارەیەوە ئەکەن کە کتێب ڕۆڵی نامێنێ زیاتر گرنگی بە تەکنەلۆژیا ئەدەن و لە ڕێ ئۆنلاینەوە ئەخوێنەوە بەڵام بڕواتان هەبێ هیچ شتێک بهێندەی ئەوە نییە کتێبەکە کاتێکە بەدەستەوە بێت تا یعنی بۆنی کتێب بووەوە کاری هەڵسوکەوت لەگەڵ کتێبە جیاوازە لەوەی کە تۆ لە ئۆنلاین شتێکی سارد و سڕ بخێنیتەوە بۆیە من تەسەورەکەم جاریچکە خەڵک ئەوەی کە بێزارە بێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان بگەڕێتەوە سەرەوەی کتێب هاوڕێیەکی زۆر زیندووە یەکێک لە بنەماکانی پێشکەوتنی کۆمەلگای مۆدرن و کۆمەلگای ئابووری بەرز خوێندنەوەیە ینی ئەوە هەر میلەتێک نەخوێنێتەوە میلەتێکە بێگومان لە دۆخێکی مردووە ئەژێ ناتوانێت هیچ گۆڕانکاری سیاسی و فەرهەنگی بەڕووی لە کۆمەلگایە بەرچاو پێ بۆیە خوێندنەوە ڕۆڵی ئیجابی ئەبێ و هیوادارم ئێمەش بتوانین دەست بۆ کتێب ببینەوە جاری چکە خوێنەری خۆمان لەگەڵ کتێبە ئاش بکەینەوە ئەویش بەوا بێ کە ئێمە هاوڵاتیانی ئێمە ڕوو بکەنە کۆڕەکان و بتوانن لەو بوارانە سوود لە بەرهەمەکان ببینن و هەوڵ بدەن ئەوانش ببن بەشێک لە ناوەندە سەقافی و ڕۆشنبیریەکان. بەڵێ کاگێدانا وەکو کۆتا پرسیارم لەم بوارەدا باسەکەمان باسی شاری جوانی کەرکووکە دەکرێت ئاماژەیەک بە ئاستەنگ و بربەستەکانی بەردەمکاری ڕۆشنبیری لە کەرکووک بکەن و بفەرمونون پێشنیارتان چییە بۆ بازدان بەسەر ئەو ئاستەنگانەدا؟ یەکێک لە ئاستەنگەکانی بەردەم کزی بواری ڕۆشنبیری لە کەرکووک بە تایبەتی مەسائلی باری ئابووری و نەبوونی موچەیە خۆتان نەزانن ئەم چەند ساڵی دوایی موچە زۆر بە خراپیدا بەشکراوە ئێستاشی پێوە بێ ئێمە دەبینین 3 مانگە خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمانەی لێرەوە لە هەرێمی کوردستانیش کەوانەی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن 3 مانگە موچەیان وەرنەگرتووە ئەمانە هەمووی کاریگەری هەیە هەم لە کڕینی کتێب و هەم لە ڕووی سایکۆلۆژیەوە ئینسان تووشی جۆرێک لە داڕمان و جۆرێک لە بێهیوایی ئەکا ئەمە کاریگەریەکی زۆری خراپی هەیە بەسەر ئینسانی کوردەوە چونکە ئینسان کە تێر بوو کە گەدەی تێر بوو هەوڵەدا عقلی تێر بکە کە ئینسان گەدەی بەتاڵ بوو ناتوانێت عقلی تێر بکە بۆ یەکێکە لە هۆکارە مەترسیدارەکانی ئەوەی کە ڕێگری لە بواری ڕۆشنبیری و فەرهەنگی کردووە. بەڵێ زۆر سپاس کاکدانا ئەڕۆمە سەر تەوەری دووهەمی بەرنامەکەمان وەکو لە پێشەکیەکەش ئاماژەم پێدا باس سەبارەت بە بارودۆخی ئەدەبیات بدوێن ئەدەبیاتی کوردی لەم قۆناغەدا لە چه بارودۆخێکدایە ڕوو لە گەشە و هەڵدانەیان تووشی جۆرێک لە چەقبەستووی بووە مەبەستم لە ئاسی هەر چوار پارچەی کوردستانە. بەڵێ ینی ئێمە زۆر جار قسە لەسەر ئەدەبی کوردی ئەەکەین کە ئەدەبێکە ڕەنگە تا ڕادەیەک زیاتر لە بواری شعر جۆرێک تووشی چەقبەستووی بووە ئێمە من لەم ماوەیە کۆڕێکم هەبوو لەسەر لێدان لە گوتاری شعری با و ئەمە زیاتر باسکردن بوو لە قۆناغێکی دیاریکرا ئەم قۆناغا نەک تەنیا کورد بگرە عەرەبیشی تیاپەڕی بە تایبەتی لە سەردەمی شکستی 16 عەرەبی کە 4-5 وڵات ڕوبەڕووی ئیسرائیل بوونەوە ئیتر ئەمە ئیسرائیل چەند وڵاتێکی داگیر کرد لە ناوچەیەکی داگیر کرد ئیتر عەرەب لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی ئابووریەوە تووشی شکستێکی گەورە بوو کۆمەڵێک نووسەری گەورە لە مەسر دوای شکستی 16 گۆڤارێکیان دەرکرد بە ناوی گالیری 68 ئەم گروپەی ئەمان درێژەی هەبووتر لە 60 گروپ گۆڤاری 69 دەرچوو جەماعەت کەرکووک هات 2000 لە هەفتاکانە گروپی ڕوانگەی شاری کەرکووک و گروپی کەفری ئەمانە گەشەیان کردووە کەوتنە خۆیان بۆ ئەوەی ئەدەبیاتی کوردی لە قۆناغە ڕزگارکەن بەڵام بەداخەوە ئیتر هەلومەرجی سیاسی بۆ بەشێک لە ڕێگری ئەوەی کە ئەم گروپانە نەتوانن خزمەت بە بواری فەرهەنگی یان پێشکەوت یان هەوڵ بدەن ئەدەبیاتی کوردی بۆ بەرەو پێشەوە ببن ئەمانە هەمووی ڕێگر بوون بۆیە ئێساش دەبێ ئێمە ئەگەر تەماشای زۆر جار قسە لەسەر ئەوەکەین ئەدەبی ئێمە بۆ نەبوو بە ئەدەبێکی جیهانی ئەم گرفتە زۆر جار باسی ئەومان کردووە لەسەر دوو پایاوەستە یەکیان زمان و یەکێکیانش تەکنیک و جۆری ستایلی نووسینی هونەری یا فەنی لە بواری ئەدەبیە لە بواری زمانەوانیە ئێمەی کورد تا ئێستا زمانمان زمانێکی لۆکاڵیە تەنها ئەوەی ئەیڵین بۆ خۆمان ئەیڵینەوە
ئەم زمانە نەمانتوانی و ئەم زمانە وەرگێڕینە سەر ئەدەبیاتی دنیا بۆ نمونە ئێستا ئەدەبی ئینگلیزی کە تەرجەمە ئەکرێ بۆ کوردی بۆ فارسی بۆ تورکی بۆ وڵاتانی بۆ زمانەکانی تر بەڵام ئێمە بەداخەوە تا ئێستا بە ڕێژەیەکی زۆر کەم تەرجەمە ئەکرێ یعنی ئەتوانین بڵێن هەژارترین کتێبخانەی دنیا کتێبخانەی کوردیە بۆیە لە ڕووی تەکنیکەوە زۆر جار قسە لەسەرواکەین کە ڕۆمانی ئێمە لە ڕووی تەکنیکەوە توانیوێتی سەرکەوتوبی بەڵام هێشتا لە ڕووی تەکنیکیشەوە ئێمە نەمانتوانیوە سەرکەوتو بین چکە لەبەرەوەی کولتوری ئێمە هەندێک شتی لەلا ناشرینە لای ئەوروپیەکان لە تەکنیکی هونەریان لە لای ئەوروپیەکان لە ژیانی ڕۆژانەیە ئەوان بەو شکلە ناشرین نییە بۆیە ئەدەبەکەی ئێمە نابێتە ئەدەبێکی دنیایی ئەدەبێکی جیهانی ئەگەر ئەدەبی ئێمە و کولتوری ئێمە لەسەر ئاسی وڵاتانی دنیا ببێتە بەشێک لە هاوکێشەکە ئەو کاتە ئێمەش لە ڕووی تەکنیکەوە بین بە بەشێک لە یان ڕۆمانمان یا چیرۆکمان ئەوێتە بەشێک لەو هاوکێشەیە بەڵام ئێمە هێشتا لە ڕووی کولتورەوە ملەتێکی دواکەوتوین ملەتێکی کە هێشتا نەمانتوانیوە هەندێک شت هەزم کەین نەمانتوانیوە پرسیار لە ئاین کەین نەمانتوانیوە پرسیار لە عقلی ئینسان بکەین ینی ئەمانە هەمووی کاریگەری سلبیان هەیە بەسەر خوێندنەوەی ئێمە بۆیە دەبینی ئەدەبەکەشمان بە هەمان ڕەوت بە هەمان شێواز دیوێکی ئیجابی نییە و بەو شکڵە ماوەتەوە. بەڵێ کاکدانە ئەدەبیاتی هەموو نەتەوە وڵاتێک بە چالاکبوونی ژانری ڕەخنە و هەڵسەنگاندنی بەرهەمەکان ئاوردانەوە لە ئەزمموی نەسەوەکانی تر لەم بوارەدا گەشە دەکات. لە ئەدەبیاتی کوردیدا هەڵسەنگاندن چه پێگێکی هەیە؟ بێگومان ڕەخنە یا توێژینەوە یەکێک لە جیهانرە هەرە گرینگەکانی ئەدەبیاتی کوردیە ئیتر ئەدەبیات بە شعر بە چیرۆک بە ڕۆمان و ڕەخنە دەرگایەکی گەورەیە بۆ ئەدەبی دنیای ئەدەبی جیهان پێش بخات لە وڵاتانی دنیا ئێمە ئازانین ڕەخنە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینی و بۆیە ئەدەبی جیهانی و بە چەند قۆناغێکا تێپەڕیوە و قۆناغانەش ئێمەش بەشێکین لەو قۆناغانە بەڵام ئێمە نەمانتوانیوە لە ڕووی ڕەخنەیەوە ئێمە زیاتر ئەتوانین بڵین لە ئەگەر ڕەخنە هەبوو بێ لە قۆناغی شەستەکانە خراپترین دۆخی ڕەخنە لەو قۆناغەیە بۆ لەبەرەوەی ئەدەبی ئێمە ئەدەبێکی شۆڕژگەر بووە ئەدەبێک بووە هەم پێشمەرگە بووە هەم لە سەنگەر بووە بۆیە ڕەخنە نەیتوانیوە دەست بۆ دەق ببات چونکە ئەگەر دەستی بۆ دەق ببردایە لەو کاتەیە تەخوین ئەکرا بە خاین و بە قەڵەم فرۆش لە قەڵەم ئەدرا بۆیە ڕەخنەگر نەیوێراوە ذاتی ئەوەی نەکردووە بەڵام لە دوای هەفتاکان بڕێک ڕەخنە پیا بوو بەڵام ئەو ڕەخنەیەش نەبوون ڕەخنەی منهەجی نەبوون ڕەخنەی ئەکادیمی نەبوون بەداخەوە دووبارەکردنەوەی دەق بوون دووبارەکردنەوەی جێڕانەوەی ڕۆمان بوون بەڵام لە دوای 2023 توانین بڵێن هەندێک هەوڵی تاک هەبوو بۆ ئەوەی ڕەخنە جوولەیەک بەخۆیەوە ببێنێ بتوانێت لە کۆمەڵێک دەرگای ئەکادمیەوە بێتە ناو بوارەکانی ڕەخنە لە چیرۆک لە شعر لە ڕۆمان ئێستا حرەکەیەکەیە بزوتنەوەیەکەیە بەڵام بزوتنەوە هەوڵێکە هەوڵەکانی دیسان تاکرد هەوڵێکی تاکە ئێستا ڕەخنە نەبووە سروشتێکی یان دیلێکی سروشتی کە ئینسانی ئێمە ڕابێت لەگەڵیا بەڵام بەداخەوە ئێمە تاکو ئێستا زۆر بەداخەوە تاکو ئێستا ئێمە ڕەخنە بە ئینتیقام تەماشاکەین وازانی پێمان وایە ئەگەر ڕەخنە لە ڕۆمانێک بگیرێت ڕۆمانی هەر کەسێک بێ من نەزانم ڕۆمانوسی گەورە هەیە چیرۆگنووسی گەورە هەیە کە ڕەخنەی لێ ئەگری دڵگرانە بێت لە نەتیجەیە خۆی ئەوەی ئێمە ئەیکەین یا ئەوەی ڕەخنەگر ئەیکا لە خزمەتی ئەدەبی کوردیە پاشان لە خزمەتی دەقەکەی ئەوە بۆیە ئەمانش بەشێکن لە ڕێگری لە بەردەم پێشکەوتنی ئەدەبی کوردی و بەشێکی زیاتر پەیوەستە بە بارودۆخی سایکۆلۆجی ئینسانی کوردەوە کە نەیتوانیوە ڕەخنە وەک خۆی قبول بکات. بەڵێ کاکدانا ئەو کارانەی لە بواری ڕەخنە و هەڵسەنگاندندا کراون لە کوردستان لە ئاستێکدان بۆ خۆتان لەم بوارەدا چیتان کردووە؟ من ناتوانم بڵێم زۆر باشە بەڵام محاولە کراوە من ناتوانم من بەخۆم بڵێم چیم کردووە یا چیم نەکردووە دەکرێت خوێنەر ئەو شایدیە بۆ من بەداگە باش بم یا هەوڵم داوە یا هەوڵەکەم لە ئاستی خوێندنەوەی یان لە ئاستی ئەدەبی کوردیانە بەڵام منش تا ئێستا توانم بڵێم سێ کتێبم هەیە لە بوارەکانی ڕەخنەی ئەدەبی کوردی بەپێی توانای خۆم ئیمکانێتی خۆم قسم لەبارەی شعر و چیرۆک و ڕۆمانی کوردی کردووە و ئەوەی کە لە توانامە بێ لە ڕووی لە خەلفیەتی سەقافیەوە کارم لەسەری کردووە ئیتر بە
بەشێک جۆری لەو میتۆدە ڕخنەییەکان کارم کردووەوە چەندین ڕۆمانش قسەم لەسەری کردووەوە چیرۆک قسەم لەسەری کردووە شعرش قسەم لەسەری کردووە بەڵام لەسەر ئاستی گشتی من سەرەتاش ئاماژەم پێدا یعنی هەوڵی جددی هەیە هەوڵی زۆر باشش هەیە بەڵام هەوڵەکە نەبووتە گشتی شێوەیەکی گشتی ڕخنە وەک چۆن ئێستا شعر خەڵکێکی زۆر شعر ئەنووسێت خەڵکێکی زۆر چیرۆک ئەنووسێەوە خەڵکێکی زۆر ڕۆمانش ئەنووسێت بەڵام خەڵکێکی زۆر نین ئەوانەی کە ڕخنە ئەنووسن و دیدی ڕخنەییان هەیە بۆ بوارەکانی ئەدەب بۆ هەموو ژانرەکانی ئەدەب بۆیە ئێمە پێویستمان بۆیە ڕخنە هەوڵی زیاتر ڕخنەنووسی زیاتر بێتە مەدانەوە بۆ ئەوی بتوانین ئێمە ئەدەبی خۆمان لە ئاستێکە ڕابگرین کە بزانین ئێمە ئەدەبی ئێمە لەکوێیە بۆ ئەوی بتوانین هەنگاوی باشتر بنین و بتوانین دەقی باشتر بنووسین کە ئەوانەی پێشومان ڕەت بکات بەڵام تاکو ئێستا ئەوەی ئاماژەم پێدا هەوڵی تاکە کەسیەوە چەند نووسەر و ڕخنەگرێکی بەتواناشمانەیە ئێمە ناتوانین ئینکاری لۆ بکەین بەڵام من نامەوێت ناوی کەس ببێنم لەبەرەوەی نامەوێت ناوی کەسێکم لەبیر بچێت بەڵام بەجددی ڕخنەگری بەتوانەمانێت بەڵێ زۆر سپاس کاکدانا وەکو کۆتاپرسیارم دەکرێت ئاماژێک بۆ کارە سەرکەوتوانەی لە پێناو پەرستاندنی ڕخنە و هەڵسەنگاندن ناکراون بکەن و بفەرمونون پێشنیارتان چییە بۆ پێویستی زیاتر کارکردن لەم بوارەدا لە ڕاستیە ئەدەب خۆی دنیایەکە پەیوەستە بە فکر و بە مەسایلی ئینسانیەتەوە هەموو شارستانیەتەکانی دنیا لەسەر نووسین و خوێندنەوە و بە تایبەتی شعر بنیاد نراوە بۆیە چیرۆک و ڕخنە و ڕۆمان بەشێکی گرنگن لە ژیانی سیاسی و فەرهەنگی ئینسان بەگشتی پەیامی من ئەوەیە خەڵک بخوێنێتەوە پەیامی من ئەوەیە هەموو ماڵێک پێویستە کتێبخانەی هەبێ لە ماڵەوە هیچ شتێک هێندەی کتێب نییە جەنگ سەرکەوتوو نابێت ئەگەر نەخوێنیتەوە ئەگەر کتێبت نەبێت هەر ئەوەی کە ئێستا ئاماژەم پێدا لە دوای شکستی 16 عەرەب گروپێک لە مصر دروست بوون گۆڤارێکیان دامەزران ناوی گالێری 16 بۆ ئەوەی سەر لە نوێ ئینسانی عەرەبی وەکو ئینسانێکی سەرکەوتوو پێ بناسیێنەوە واتە ئینسان لەسەر پێی خۆی ڕاگرن بۆیە هەموو ماڵێک پێویستی بەوەیە کتێبخانەی هەبێت هەموو ماڵێک پێویستی بەوەیە بە بخوێنێتەوە هیچ شتێک هەندەی خوێندنەوە ئینسان لەسەر پێی خۆی ڕناگرێت و خاڵی دووەمش ئەوەیە کە ڕخنە پێویستە بە ڕۆحێکی ئینسانیانە و بە ڕۆحێکی وەرزشیانە قبول بکرێت چونکە لە نەتیجەیە ئەوەی کە ڕخنە لە دقێکی من دەکرێت بەر لە ئەدەبی کوردی خزمەت بە منەکە هیوادارم ئێمەش بتوانین وەکو وڵاتانی دنیا ئەدەبێکی سەرکەوتومان هەبێ بتوانین هەموو قۆناغەکانی ئەدەبیاتی دنیا بە شێوەیەکی جددی تێپەڕێنین مەسەلەن چۆن لە کلاسیکەوە ئەچیتە ڕۆمانتیک ئەچیتە ریالیست 2000 ئەچیتە ریالیستی جادووی هەموو ئەمانە بە شێوەیەکی هەزم بە شێوەیەکی ئاکادیمی تێپەڕێنین ئەوەی ماوەتەوە زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێ هیوادارین بتوانی بێتمان خزمەتێکی باشیان شتێکی باشمان وتبێ لەسەر ئەدەبی کوردی و بە تایبەتی لە شاری کەرکوو بەڵێ دووبارە سپاس بۆ ئێوە کاکدانەی خۆشەویست کە لەم بەرنامەیە بەشدار بوون زۆر سپاس بۆش بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی دیداری ئەمڕۆشمان زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامێکی تر و دیدارێکی تر ماڵەوە